ڕۆستەم چاوەکانی کردەوە و تەماشای سەر تاپای ژوورەکەی کرد. وەک ئەوە بوو لە خەوێکی قوڵ هەڵسا بێت. بە شێوەیەکی زۆر نامۆ تەماشای ڕوخساری پەرستارەکەی دەکرد. بۆ یەکەم جار متمانەی بە ئەژنۆکانی خۆی کرد و جەستەی بەرەوداوە کێشایەوە. پەرستارەکەش یارمەتیدا تاک و پاڵ بە بالیفەکەەوە بدات و دانیشت. لەسەر جێگەکەی دانیشت بە دەنگێکی ڕوون بەڵام ماندوو و گوتی مادلین لە کێوە لێرێت. مادلین منذ متى وأنت هنا؟ کاک زودیجان کە تۆ ڕۆمانە نووسی مەسەڵەن من پێم وابێت جەوێکی تایبەتی خۆڵخێنی وە لە چۆ ئەو جێوە خۆڵخێنی وە چۆن بە جەستە لێرامێنیتەوە لە لایپزیگ و بە ڕۆحی ژەڕێتەوە چەم ئاوەس پێ دەوێت من پێش ئەوەی دەست بکەم بە نووسین پیلانێکم پێ پیلانەکە وایە کە لەکوێ دەستی پێکەم کەی تەوا بێ ئەوە بەڕاستی نازانم چۆن تەوا بێ بەڵام بەزانم ینی لەکوێ عقدەکەی هینە ئەوەستێ و جا سەردەوام بەبێ چەند فەسلی هەیە تەختیتێکی بۆ دروستەکەم ینی چونکە تەختیتەکە زۆر مهمە بەبێ تەختیت ناتوانانی ڕۆمان بنووسی. هەر نووسەرە و شێوازی تایبەتی خۆی لە نووسینا هەیە. بۆ نمونە وەحید ئەلتەویلە لە خاوەنی دوو ڕۆمانی زۆر ناودارە حیدا فلینی کراوەتە ئیتالیش لەگەڵ بابلێل ئەڵێ لە چایخانە نەبێ ناتوانم بنووسم ئەگەر گاڵەگاڵ و هەرا و دەنگەدەنگی چایخانە نەبێ بە هیچ شێوەیەک ڕۆژێک لە ماڵەوە تاقیم کردەوە هیچم بۆ نەهات هەموو ڕۆمانەکانی لە چایخانەکانی مسریە نووسێت. من لە چایخانە ناتوانم بنووسم بەڕاستی بازە کەس ئەبێ بێدەنگ بێت و کەسی زاجم نەکات و تەلەفۆن و مەلەفۆن نییە ئەو شتانە چەپشێ گۆڵێک دانم شتێکیش دانم کە کوردستانە خاتە بیرم وەکو سوجایەک قتێکی سوجای شتێک گوێ لە کاسێتەی کوردیەکە وەکو عالی مەردان زەنجیرە تایر تەوفیق مامۆستا تورکی حەمدانی کە مامۆستای کۆلێژی ئادا بووە و هاوکات بەڕێوەبەری ڕاگەیاندنی زانکۆیش بووە لافپێوینێکی لەگەڵ داودی پرسیاری لێ کردووە کە ئاخۆ سروتێکی تایبەتی هەبووە لە کاتی نووسیندا ئەویش لە وەڵامدا گوتوتی لە کاتی نووسیندا سروتێکی تایبەتم نییە بۆ نمونە کوپێک چایان قاوە ئامادە بکەم یاخۆت لە شوێنێکی تایبەتدا بنیشم و ئەوانە نەخێر هیچ هەر کاتێک بەهرەی نووسین هاتەبێت یەکسەر دەستم بە نووسین کردووە نووسین خۆی دێت بۆلام. جاران بەدەستم نووسی دوای ئەوسا کە چەند چێرۆکێک و بە تایبەتی ڕۆمانی ئەتۆڵە عام و زەمان هەڵبەردووکیم بە تابع نووسی بجیازی عالەی تابع بەڵام ئیستا ئەوەی ئەو ڕۆمانەی بەدەستمە سێم تەحول ئەوە بە کۆمپیوتەرە نووسم. نووسین سروتی تایبەتی هەیە و پێویستی بە کەشێکی تایبەتیشە لە ڕاستیە بێگومان لە نووسەرێکەوە بۆ نووسری شترە گۆڕێ هەر یەکەیانە بارودۆخێکا یا لە کەشێکی جیاوازە ئەنووسن یا نووسیمیانە بۆ نمونە هەمانگوای ئەرنێست هەمانگوای هەنێک لە چیرۆکانی لە ناو هەراوزەنایی قەرەباڵغی و جەنگ و لە شوێنی سەیر و سەمەرە ئەنووسیوە یا هەنەجی مەحفوظ حەزی کردووە لە ناو قەرەباڵغی و لە بەعزێ شوێنی تایبەتی بۆ نمونە ئەو چایخانەی کە بۆیە چوو لە خان خەلیلی هەنێجا لەوێ چیرۆکی نووسیوە. زودی داودی وەکو خۆی باسی کردووە ئەویش سروتێکی تایبەتی هەبووە یا حەزی کردووە لە کەشێکا بنووسێ بەڵام ئەو بە پێچەوانەوە حەزی کردووە لە شوێنێکی هێمن و بێدەنگ و خامۆشە بنووسێ. نووسینەکانی سروە بوون بەڵام سروەیەکی گەرم بۆنی خۆشەویستی و لێبوردەییان لێدەباری کوڕی ئاواییەکانی گەرمیان بوو بۆنی دووز و
بۆنی چەم ئاوەسپی لێ دەهات. قسە خۆش، خاکەڕا، ماچێکی هەبوو یەکجار دەگمەن. ساڵانێک چەپ بوو، بەڵام بڕوای بە مافی کورد و سازبوونی کوردستان بە شێوەی زاگۆنی پتە بوو. پتەویەک لە بن هیچ گوشارێکدا تلی نەدەخوارد. تاکو مرد مەراقی بوو کوردستان ئاوا بێت. دەوروبەر بە گیان و بە دڵی مرۆڤانە ئەم پرسە پەسەند بکەن و هەمووانیش هاو ئاهەنگانە بژین و پێکەوە هەڵ بکەن. زوهدی داودی سەرجەم ئەو هەست و هەموو ئەو پەیامانەی لە نووسینەکانیدا بە شێوازە دەگمەنەکەی خۆی بەرجەستە دەکرد. تعرفت على الصديق لە تەمەنی لاویمەوە زوهدی داودی هاوڕێمناسی بە دیاریکراویش لە ساڵی 1956 یەکدیمان ناسی. لەگەڵ زوهدی داودی لە هەمان قوتابخانەدا بووین. قوتابخانەی ناوەندی غەربیە. ئەو ئێواران و منیش بەیانیان داوام دەکرد. بە شێوەیەکی سەیر یەکدیمان ناسی. زوهدی لەگەڵ چەند هاوڕێیەکی بوو بە ناوەکانی یوسف حەیدەری، قەحتان هورموزی و ئەنوەر مەحموود سامی کە دواتر بە ئەنوەر غەسانی ناوبانگی دەرکرد. زوهدی و هاوڕێکانی ڕۆژنامەیەکی سەردیواریان هەبوو. بە دیواری قوتابخانەدا هەڵیان دەواسی. وتار و بیرۆڕای خۆیان تێدا بڵاو دەکردەوە. ئێمەش کاتێک خوێنمانەوە بە دڵمان نەبوو. بەهۆیەوەی خاوەنی بیرۆکە و دید و بۆچوونی نامۆ بوون و بیر و بۆچوونەکانیش پێچەوانەی تێگەیشتنی ئێمە بوون بەرامبەر بە ئەدەب. من لە دووس لەدایک بوومە ڕسمیەن، بەڵام بە حەقیقەت لە تاوغ لەدایک بوومە، لە تاقۆق، بەڵام لە جنسیە نووسراوەکە لە دووس لەدایک بوومە. نەکو لە گەرمیان لە هینیش لە سۆران لە بادینانی ژیاوم لە ساڵی 47 هەتاکو 50 باوکم مدیرنا هەبوو لە ئەتروش، ینی لەوێش فێری بادینانی بووم، فێری ژیانیانیش بووم. تر ئەوە یەتە بیرم ینی دنیا لە ساڵی 1945 دەستی پێکرد بۆ من، ینی وعیم پیا کردووە لەو هینە. تر پێش ئەوە لام وایە ساڵی 44 بوو یان 45 بوو باوکم بوو بە مدیر ناحیە. پێش ئەوە هین بوو، خۆی مدیری مەدرسە بوو. چوین بۆ قۆرەت و لای خانەخین لە 1-2 ساڵ ماین. لە دوای ئەوسا ناحیە بوو لە هۆرێن شێخان. لە هۆرێن شێخانەوە ڕۆیشتین بۆ ئەتروش، ئەو سێ شارمان پێکرد. لە ساڵی 50 تەقاوت بوو، باوکم 49 بوو 50 بوو لام وایە. خۆی لە ساڵی 55 ئەمریخای کرد. ئەو شتەی زۆر تەسیر لە من کرد. گروپی کەرکووک یەکێک لە گروپە ئەدەبیە گرنگەکانی پەنجاکانی شاری کەرکووک بوو. گروپێکی تێکەڵ لە ڕنگ و لە دەنگە جیاوازەکانی شارەکە، ئەندامانی سەر بە ئاین و ئاینزا و ناسنامە جیاوازەکان بوون. لە تەمەنێکی زۆر زوودا زوودی داودی یەکێک بووە لە دەنگە هەرە گرنگەکانی ئەو گروپە ئەدەبیە. ئەگەر بشێت سەرەتای زوودی داودی دیاری بکەین بۆ پێی کە خۆیشی لە چاوپێکەوتن و بایۆگرافیەکانی ئاباسیەکە، ئەتوانین بڵین لە ناوەڕاستی پەنجاکانی سەدەی 20ەمە و لەو کاتا کە گروپێک دروستە بێ بە ناوی گروپی ئەدەبی کەرکووک یا جەماعەت کەرکووک بەو شێوەیە ناوی ڕوا، و ئەمانە لە پێشان ناویان جەماعەت ئەبنا ئەشەقا بووە، ینی بڵین گروپی کوڕانی چەرمەسەری یان نەهامەتی بۆ لەبەرەوەی وەک زوودی داودی خۆیەڵێ بڵێ لایەنگری چینی هەژار و
چەساوە بوون و لە پێناوی ئەوانە ئەیان نووسی بەڵام لە دواییە حکوومەت وازانێمە ڕێکخراوێکی سیاسیە و کەشفە بن ئەیجیرێنچی بەهەرحاڵ لە دواییە زودی داودی کە سەردانی کەرکووکەکە لە ڕێی قەحتان هورمزیەوە کە خۆی خەڵکی کەرکووکە تورکمانە بەڵام بەوەی حکمی وەزیفەکەی باوکی لە دووس خورماتوو خۆی زودی داودی لە دووس خورماتوو بووە کاچێ بۆ کەرکووک لەوێ یوسف حەیدەری ئەناسێ جەلیل قەیسی فاضل عەزاوی سەرگۆن پۆڵس و کۆمەڵێک کەسی تر کە لە دوایە هەمویان پیانەوترێ گروپی ئەدەبی کەرکووک لأنه زهدي الداودي كمسان تمثيل إيتمر يالغوز زوهدی داودی تەنیا نوێنەری پێکاتەیەک نەبوو تمثيل إيتمر أو يالغوز ئەو بە تەنیا نوێنەری کۆردیان تورکمان نەبوو تەنانەت نوێنەری ئەدەبیش نەبوو بە تەنیا زوهدی داودی مرۆڤێک بوو مرۆڤایەتی تێدا گەڵاڵە دەبوو کاتێک لەگەڵ ئەدیبێکدا دەنیشت هێندە بە جوانی پێناسی خۆی و بیر و باوەڕەکانی دەکرد لانی بەرامبەر پێی سەرسام دەبوو پەنجاو دوو یان پەنجاو سێ نازانم تاکیدیم بەشک و پەنجاو چوار بێ لە سانوێی دووس قوتابی بووم لە سنفی یەک یان دووی متەوەسطە بووم ڕاستیەکەی من زوهدی داودی بە یەکێک لە ئەدیبە هەرە گرنگەکانی کورد پێناسە دەکەم ئەوانەی کە بە زمانی عەرەبی دەنووسن زوهدی داودی دۆخێکی ناوازەیە ئەو خەڵکی خورماتووە بەڵام ماوەیەکی زۆر لە کەرکووک ژیاوە باوکی کوردە دایکی تورکمانە و خۆشی بە عەرەبی دەنووسێت هەروەها هەرسێ زمانی کوردی و تورکمانی و عەرەبی دەزانێت زوهدی لەژێر کاریگەری زۆری ماکسیم گۆرکی و بیرۆکەی ڕیالیزمی سۆسیالیزمدا بوو لەوێوە لە کەرکووک و لە دووزەوە مێرمنداڵێک دەبێت بە یەکێک لە ئەندامانی گروپی ئەدەبی کەرکووک گەنجێک سروەی گەرمی ئاوایەکانی گەرمیان لە بوون و لە دەرونیدا پەنی خواردوتەوە بێکەسانە و بێپشتانە بەڵام بە بەهرەوە بەهرەی هەیە و قەڵەمی پێیە قەڵەمێک پاشان دەبێت بە سەرچاوەی نووسینی کتێب و ڕۆمان نەک هەر ڕۆمان دەنووسێت بەڵکو کتێبی دیرۆکی سەبارەت بە کولتور و دەربارەی کێشەی کورد دەنووسێت جگە لە بەهرەی نووسین زوهدی نیگارکێش بوو مۆسیقار بوو پاشانیش بوو بە ڕۆمان نووس و هەروەها بە مامۆستایی زانستگە زودی داودی زیاتر بە ڕۆمانی بەسێینەی دۆڵی کفران ناسراوە کە کاگ نەوزاد ئەحمەد ئەسوەد دکتۆرای لەسەری هێناوەتەوە من بەختی ئەوم بەرکەوت کە بەشی یەکەمیان درێژترین ساڵ وەربجێڕم زۆر گیان ئەمە وێنەیەکە کە ئێمە لە بەرگی ڕۆمانی دووەمە زەمن الهروب ئەیبینین ئەم وێنەیە چییە و ساڵی گیراوە ئەو کەسانە چیان خۆی بەڕاستی ڕۆمانەکە عێلاقەی بەم ئەشخاصانەوە نییە من ئەمەم وەرگرت چونکە وێنەیەکی زۆر مهمی لەسەر ئەوە باوکی منە ئەو باوکمە ئەوە بەرامی برامە ئەوە خۆمم لە تەمەنی 15 ساڵیدا ڕۆستەم ئەفەندی باوکی دەمرێت باوکێک نمونەی باڵا بووە بۆ زۆراب ئاخر ناوی فەرمی و تۆمارکراوی زوهدی زۆرابە زۆراب سایەی باوکی بەسەرەوە نامێنێت بەڵام کتێب و خوێندنەوە دەبن بە هاوڕێ و دەبن بە هۆگری هاوڕێتی و هۆگری کتێب و خوێندنەوە بەرەو گروپێکی ئەدەبی گرنگی دەبات ئەویش گروپی ئەدەبی کەرکووک بووە
ئەمەیش لە ساڵی لام وایە 1940 گیراوە بۆ ئەوەی لە ئەمە سەرتەکە ئەمە پێڵێن سەرتەک قەبرستان بوو ئیسام دارانە بەداخەوە نەماوە من دوای چوومە ئەمە تروشە گروپی ئەدەبی کەرکووک لە ڕاستیە گروپێک نین کۆ ببنەوە و ڕێککەوتە من گروپێک دروست بکەن بەیاننامەیەک دەربکەن ئیمزای بکەن شتیوان نەبووە بەڵام ئەمانە کۆمەڵێک هاوڕێی یەکتر بوون و لە دوایە کە سەردانی بەغایان کردووە کە ڕۆشتون بۆ ڕۆژنامە و گۆڤارەکانی بەغا بابەتیان مردووە بۆ بڵاوکردنەوە لەوێ ئەدیبان و نووسەرانی بەغا پێیان وتون جەماعەتی کەرکووک هاتوون بۆ نوێ فاڵە زاوی چێە جەماعەت کەرکووکە زودی چێ ئاوە بەم شێوەیە بە تایبەتی عەبدوڕەحمان تەهمازی و جەبرا ئیبراهیم جەبرا ئەمانە زیاتر ناوەن جەماعەت کەرکووک بارحاڵ گروپی ئەدەبی کەرکووک کە زودی داودی لە ناو ئەو گروپەیە زیاتر دەرکەوت و پێشکەوت و دەستی کرد بە نووسینی چیرۆک و تەرجەمە و بابەتەکانی تری ئەمانە کاک سیروان گروپێکی ئیتنی جیاواز بوون ینی گروپێک بوون سەر بە ئیتنی جیاواز سەر بە ئاینی جیاواز سەر بە زمانی جیاواز ڕێک ڕنگدانەوەی ئەو بارودۆخە کولتوری و کۆمەڵایەتی شاری کەرکووک بوون کە لە چلەکان و پەنجاکان تا هەفتاکان و هەشتاکانی شاه بوون ئەمان لە پەنجاکانە ئەم هاوڕێتی و تێکەڵیانە بوو تا شەستەکان ئیتر دوای ئەوە وردە وردە پەرت و بڵاو منەوە زۆربەیان نەچنە دەرەوە خۆی شتەکە دروست نەکرا ئێمە دروستمان نەکرد خۆی دروست کرا ینی وەزە دروستی کرد ئێمە ئەو کاتە خۆی لە ساڵی 1955 دەستی پێ کرد مناڵ بووین مڕایق بووین من تەمەنم 15 بوو لە دوو تەعارفم کرد لەگەڵ قاحتان هەرمزی قاحتان 3-4 ساڵ لە من گەورەتر بوو ئەو بەڕاستی زۆر تەسیر لە من کرد کتێبی ئەهێناوە ئەو شتانە و دەستمان خەرگوتی ئەمە چییە مجللاتی مناڵان نەخوێنی سەندەواتمە دەبا تشتی باش بخوێنە ئەوە بوو نەشرە و مەشرەمان دەرەکرد وتی من چەند جەماعەتێکم هەیە لە هین چەند هاوڕەیەکم هەیە لە کەرکووک کە هاتی بۆ کەرکووک تەعارفیان لەگەڵاکەیت من جار سەفەرمە کرد بۆ کەرکووک دو هەفتەی جارێ سێ هەفتەی جارێ لێوە تەعارفم کرد لەگەڵ ئەنوەر غەسانی دوای ئەوسا یوسف الحەیدەری طبعا یوسف و ئەنوەر لە من گەورەترن ینی من موالید چلم ئەوان تقریبا 37-35 بوون یوسف حەیدەری عەمری خوای کرد طبعا دوای ئەوسا تەعارفمان کرد لەگەڵ موئەید ڕاوی ئینجا فازڵ عەزاوی بەتەسەلسل یعنی ئەوەی وها ئەساسی گروپەکە کە تەشکیل بوو دروست بوو دانیشتین ئێمە بەعزەجا کۆبوونەوانمان کرد و مەحزەرمانیش ئەنووسی دوای ینی من بووم ئەنوەر غەسانی موئەید ڕاوی فازڵ عەزاوی حتاکو لە 55ەوە حتاکو 57 تەبیعی ئێمە عێلاقەمان هەبوو لەگەڵ جەماعەتێکە لە ئێمە گەورەتر بوون ڕێزمان هەبوو یان وەکو عەبسەمەد خانەخا حەمەی مەلا کەریم معرف خەزنەدار محەممەد ئەحمەد ڕۆستەم هەبوو ئەو بە عەرەبیین چیرۆکی ئەنووسی مناڵ بووم 14 ساڵ بوو تەمەنم ئەمانەویست شتێک بکەین ئینجا بەعزە برادران کتێبەکانی هینانە هێنا مەکسیم غۆرکی و دۆستۆیێڤسکی یعنی ئەدەبی رووسی و ئەدەبی ئەمریکی و ئەمن گوێی ینی دەستم کرد بە خوێندن ئینجا ڕۆژێ ڕزمێکمان بۆ هات بەریت عینی کاتیش مەجەللەی سەندەبادمە خوێندینی مناڵان بوو یعنی هێشتا لە منداڵیەوە دەرنەچوو بووم ینی مەرحەلەیەک بوو لە بینی منداڵی و مراهەقە و ئەو بۆیە لەو تەمەنەوە زوهدی داودی ئاوێتەی دنیایەک دەبێت شەبەنگ ئاسا دنیای مۆزاییک ئاسای کەرکووک دنیایەک تێیدا هەمووان یەکتر پەسەند دەکەن و پرۆژەی هاوبەشیان هەیە دنیای زمان و باوەڕە جیاوازەکان بەڵام دنیای یەکگرتن و پێکەوە کارکردنە گروپی ئەدەبی کەرکووک دنیایەک زوهدی داودی تاک و مردنیشی باوەڕی پێبوو دەبوو مرۆڤەکان لەگەڵ یەکتر میهرەبان بن و بتوانن دوور لە توند و تیژی پێکەوە هەڵ بکەن
لەو ڕۆژەوە ئیتر بۆ زوهدی داودی مرۆڤ لە ناوەنددا بووە، ناوەندی گرنگی پێدان، ناوەندی بەختەوەری و ناوەندی شکۆ. زوهدی داودی یەکەمین کەسە لە ساڵی 1960 بە یەکجاری عێراق جێئێڵێ ئەچێتە ئەڵمانیا، ئەوانی تریش وردە وردە هەرێکانە چنە وڵاتێک. تەنها جەلیل قەیسی ئەمێنێتەوە لە کەرکووک تا 2006 کە لەو ساڵا کۆچی دواییەکە. بایەخی گروپی کەرکووک یا جەماعەت کەرکووک ئەوەیە کە هەرێکیان سەر بە نەتەوەیەک و سەر بە ئاینێک و سەر بە زمانێکن و ئەوەی ئەمانەی کۆکردوێتەوە و خۆیان نەڵێن داهێنان و بیری چەپ لە ڕاستی ئەمانەی کۆکردوێتەوە بە چاوپۆشین لە نەتەوە و لە ئاین و لە زمان. زۆربیان لێ ئەمانە هەمویان داهێنەر بوون، هەرێکان لە بوارێکی ئەدەبیە. بەپێی زانیاریەکانم داودی لە تەمەنێکی زۆر زوودا مەیلی خوێندن و نووسینەوەی هەبووە، بەڵام بەخەدیاوەری نەبوو. لە تەمەنی لاویدا تووشی بەریەکەوتنێکی بەهێز بووەوە، بەڵام هەندێک جار بەریەکەوتنەکان نیعمەت و بەخشندەیە، چونکە ئەو دۆخە مرۆڤی لاواز بەرە و مرۆڤێکی زۆر بەهێز دەگۆڕێت. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەمانە بەرامبەر بە دنیا و بەرامبەر بە ئەدەب و بەرامبەر بە بیری پێشکەوتوخوازی مۆدێرنە کرانەوە کۆمپانیای نەوت بوو لە کەرکووکە. بوونی کۆمپانیای نەوت لە کەرکووک، کۆمپانیای نەوتی لیزی تەوان سەر بە بریتانیا بوو، ئەمان زۆربیان لەو کۆمپانیا ئیشیانە کرد و ئەوانەیشی گروپی کەرکووکە لەوەیە ئیشیان ناکرد هەر لە ڕێگەی ئەندامانی تری گروپەکەوە کە لەو کۆمپانیا ئیشیان کردووە پەیوەندیان بە هەم کەساکانی ناو کۆمپانیاکە هەبوو نیزەکان بە تایبەتی، هەم بە کتێبخانەکانی ناو کۆمپانیاکە کە کتێبخانەیەکی گەورەی تیا بووە پڕ بووە لە کتێبی ئینگلیزی و ئەمان و خۆیان نەڵێن ئەم کتێبخانەیە لە ڕێی کۆمپانیای نەوتی کەرکووک پەنجەرەیەکی زۆر گەورە بوو بۆ کرانەوە بەڕووی دنیا، بەڕووی ئەدەبی جیهانی، بەڕووی کتێبی ئینگلیزی کە ئەمانە هەر هەمووی ڕۆڵی کاریگەری هەبووە لە پێگەیاندنی ئەمان لە ناو گروپی کەرکووکە. زوهدی زۆر بایەخی بە نووسینی کورتە چیرۆک دەدا، بەڵام ئێمە بەگشتی سەرقاڵی نووسینی شێعر بووین. بەشێکمان وەک ئەنوەر چیرۆکی دەنووسی. ئیدی بەم شێوەیە نەوەی یەکەمی گروپی کەرکووک سەری هەڵدا. ڕۆژانە لە چایخانە و قاوەخانەکان کۆ دەبووینەوە و دیداری تایبەتمان لە شوێنی جیاجیا دەبوو، بە تایبەتی لە کۆڕبەندە ڕۆشنبیریەکاندا. لەو بەشیانە درێژترین ساڵ باسی ڕۆڵی عوسمانیەکانێکە لە نانەوەی دووبەرێکی لە نێوان هۆزە کورد و عەرەب و تورکمانەکاندا و ئاژاوە نانەوە لە نێوانیاندا و دەستگرتن بەسەر زەویەکەیاندا. ئەنجا دێتەوە باسی پەیوەندی نێوان دەرەبەگ و جوتیارێکات. ڕۆمانێکی زۆر زۆر درێژە، بەڕاستی کارێکی جوانی تیا کردووە زوهدی داودی. دیارە ڕەوشی سیاسی ناجێگیری عێراق هۆکار دەبێت بۆ ئەوەی کارەکانی گروپی ئەدەبی کەرکووک بەردەوام نەبن. گروپەکە نەک چالاکییان نامێنێت بەڵکو هەڵدەوەشێتەوە. پاش 3 ساڵ ئەزمموی زیندان زوهدی داودی عێراق بەجێ دەهێڵێت. لە شاری لایپزیگ دەگیرسێتەوە، لە زانستگەی لایپزیگ دەخوێنێت، بڕوانامەی دکتۆرا لە فەلسەفەی مێژووداوە دەست دەخات و ساڵانێکیش لە هەمان زانستگە مامۆستای بابەتی دیرۆک دەبێت. من یەکەم تەجروبە دەستم پێ کردووە لە ساڵی 59 ئەلێعسار. ئەگەر بیخوێنی سیرەکەی ئەوەی تایە، یعنی ویستم خۆمان تراسی خۆمان هەیە، ڕاستە ینی خۆی ڕۆمان لە غەربەوە هاتووە بەڕاستی تەقلیدێکی غەربیە، بەڵام خۆمانیش تەقلیدی خۆمان هەیە. ئەمە ئەگەر ئەلفلەیلەوە لێ بێت یان ئەفسانەکانی خۆمان بێت، ئەمە خورشید و خاوەرە، شیرین و فەرهادە، زۆرە، ڕۆستەمی زاڵ،
حكايت باش أمانة بو استفادة لنكين بو طريقيكي شرقينا دوزين إمجا أو تراديسيونا كونا تو أي بستي لقل تراديسيوني إستا يعني اشتكى وايلي أكيد لواقعية الدريا كيت شو اشتكى أقربو بواقعي اشتكي وشكا يعني كأنه ريبورتاج زور عادي نوسيوتا يعني فيلم كعمليات بدأ سوا يعني من مثلا كوصفي بهاركم بشارك دي كسيريكم يعني كبفر أبينم يعني نرقص أبينم يعني داركي برو أبينم بشارك دي كسيريكم يعني فلاحك من دانش سوى جير سيبري دار برو نانو قصبك يا أخوة تبي أو كابراي هر فلاحك نية دانش سوى جير أو داره أو كابرا دنياك أبو خوي عالمك خيو خوي هي أنواع هي جا من كلا كل سان أو كاتك معلم بوم يعني اختفاء كل بو ربيك ما كي لما نكرد لقال خاك دانشتم لقال بيرا كان يعني وكو ريبورتاج من أكل لقال يعني سير ما كان يعني أم بشرة عالمك ديكير أنواع يعني هر أو أويته دانش اللي قال لي بوي ضلي بود كاتوا زوهدی داودی بەڕاستی ئیشی لە ناو مێژووە کرد زیاتر خەیاڵی مێژووی زۆر فراوان بوو هەمیشە مێژووی چەساوەکان و کەسانی پەراوێزخراوی دەنووسێەوە مێژووی ئەوانەی کە بێ مێژوو بوون وەکو خۆی ودلیمەن لا تاریخە لەهم زوودی داودی لە ڕاستیە زاکری کوردی بوو یا یادوەری و بیرکردنەوەی کوردی بوو بۆیە کە ئەینوسی زیاتر وەکو کوردێک یا وەکو بە زاکریی کوردیەوە ئەینوسی بەڵام زمانەکەی عەرەبی بوو یعنی وەکو خۆشی دان بۆیان وەکو ئەوە بوو کە تێکستە عەرەبیەکانی ئەوەکەوەی تەرجەمە کرابێ بۆ عەرەبی بە کوردی نووسرابێ بەڵام کرابێ بە عەرەبی زوودی داودی کێ جارێ ئێمە پوبلیکومان نییە کێ ئەیخوێنێ کێ بەرهەمی ئێمە ئەیخوێنێ من وڵاتم نییە ئێمە ئەمە چەند ساڵە من لە وڵاتەوە دەچوومە وڵاتەکە هەمووی حەبسخانەیەکە تۆ يعني ئەمە زلترین مشکلەیە یەکێڵێکی زۆر زلە کە تۆ هینت نەبێ خوێنەوارت نەبێ ئەوەیە مشکلەکە بۆ کێ من بازجار بیری لێکەمەوە ئەڵێم بۆ کێ ئەنووسم ئەمە 30 ساڵ زیاترە زەلامێک احتیلالی عێراقی کردووە پێم وایە ئەگەر زوهدی داودی شۆکی ژیان و ئۆبەریەک کەوتنە سەختەی نەبوایە ئەم زوهدی داودی هەرگیز لێ دەرنەدەچوو کاتێک سەیری ژیان نامەکەی دەکەیت لە تەمەنی لاویەوە لە ڕووی سیاسیەوە دژبەر بووە و لە ڕووی فکریشەوە شوێنگەی لە ڕەوتێکی دژبەردا هەبووە ئیدی ئەم نەیاری و بەرهەڵستکاریەی بوو بەهۆی دەست بەسەرکردنی بە تایبەتی لە نوگرە سەلمان لەگەڵ فازڵ سامر و کەسانی دیکەدا کە ئینقلابی 63 نەبوو يعني چوومە و شاخانە مەجال نەبوو تقریبا لە 63 حتاکو 65 66 استقرار نەبوو نەخوێندنەکەم نە کتێبە و پێوە بیخوێنێ تۆ چیەکەی لەو شاخانە لەکوێ کتێب بەدەستەکەوێ یان لە سجن لە حەبسخانەیش کتێب هەبوو بۆ خوێندن بەڵام ناتوانێت بنووسی یعنی ڕۆمانیش یعنی کاتی ئەوێ سەرڕای ئەوە کە دەرچووم لە سجن لە ساڵی 66 هنا منوسي رجل في كل مكان أو منوسي طبعا هو بداية أبو يعني لەم ڕوانگەیەوە تەماشای زوهدی داودی ناکەم کە من ڕەخنەگری ئەدەبیم یان مامۆستایەکی زان کۆم لە کەرکووک نەخێر تەنیا وەک فیکر و ئایدۆلۆژیا سێری داودی دەکەم چه هەوڵێکی دەدا ئامانجی چ بوو هەست دەکەم زوهدی داودی دەیویست پێمان ڕابگەیەنێت کە دەبێت بەردەوام بین لە هەنگاونان بە ئاراستە و ڕێبازێکی ڕاست و دروست تو ئەزانی حاڵ چییە خۆی نووسین ئەوەی بنووسێ ئەزانێ حاڵ چییە و ئەزانێ دەروێشیش چییە خۆی نووسین
حاڵەتێکی شێت بوونە یعنی من ئەو حاڵەتم لەبێ ناتوانم بنووسم و ئەو حاڵەتەیش اعتیادیە لەلای من بەهین نییە بازە کەس هەیە بەشکوهین وەربگرێت دەرمان وەربگرێت من لەوانە نیم دەرمان حتا جگارەیش ناکێشم ئەو حاڵە ئەبێ بمگرێ شتەکان لەبەردەم چاوم ئەبن بە شتێکی دیکە خۆم ڕوت ئەەکەم ڕوت ئەبم وەکو ئینسان چۆن ئەڕوا بۆ حەمامێکی تورکی زاونا ئاها خۆم ڕوت ئەەکەم نامێنم ینی وەکو لە قەبی دکتۆر و ئەکادیمی یان مێژوو نووس وەکو کرمێک چۆن ئەچێتە ناو زامێک ئاها ئەخشێمە ناو ئەو زەلامە فەلاح بێ کرێکار بێ یان مۆزەفێک بێ شێت بێ ئینسانێکی تەبیعی بێ ئەچم لە ناو ئەو هینە چۆن حەشەرەیەک دەوری هینی هەیە تحریکی هەیە ئەبێ بە شتێک ئەوە نابێ لێ بمێنم لەنا ئەو عالەمە ئەلێەوە ئەتوانم بە چاوی ئەو سەیری شتەکانەکەم مێژوو ڕۆڵێکی گرنگی هەیە لە سازکردن و لە چنینی ڕۆمانەکانیدا زوهدی داودی چ ڕۆمانێکی نووسی بێت بارگاوی بووە بە چیرۆک و بە بەسەرهاتی مێژووی لەو بوارەدا نمونەی دیاری ئەو نووسەرە سێینەی دۆڵی کوفرانە ڕۆمانەکانی زوهدی داودی بڵین ئاوێزانێکە لە نێوان دۆکمنتی مێژووی و خەیاڵی ڕۆمان نووسین هەم خەیاڵە هەم بڵین ڕووداوی مێژوویەکە لەو ناوچەیە ڕوێیانداوە و زوهدی داودی لە ڕاستیە گرنگیی زۆر بە مێژوو ئەدا لە ڕۆمانەکانی خۆیە بێ ئەوەی مێژوو وەکو خۆی نەقڵ بکاتە ناو ڕۆمانەکانی بێ ئەوەی مێژوو بە شێوەی فۆتۆگراف باز بکە بەڵکو خەیاڵی خۆیشی ڕۆڵێکی گەورەی هەیە لە ئەوەی کە بەرهەمەکانی ببێ بەرهەمێکی هونەری وەکو ڕۆمان بە چاوی ئەو سەیری شتەکانەکەم یعنی بە چاوی خۆم سەیری ناکەم ئەو خۆراوا چۆن ئەبینێ مثلا هەتاو چۆن ئەبینێ فەقیری چۆن ئەبینێ هەژاری چۆن ئەبینێ عەشق چۆن ئەبینێ نەکو بە چاوی خۆم نابێت تەدەخل بکەمە ئیشی ئەویش الإنسان بطبيعته سروشتی مرۆڤ وایە ناتوانێت بە تەنیا لە ناو واقعەکدا بژیت زوهدی داودی دێت خەون ئەفسانە و فانتازیای خۆی پێکەوە ئاوێتە دەکات و نمایشی دەکات هەمیشە گوتومە و لێرەش دێڵێمەوە کەسی ڕۆشنبیر لە دوێنێ و ئەمڕۆدا کاتێک بێوێت لە بەرامبەر هێمایەکی دیار یاخۆت بەرامبەر دەسەڵاتێکی ستەمکار قسەی خۆی بکات چ دەکات پشت بە خەون و فانتازیای خۆی دەبەستێت تاوەکو ڕنگدانەوەی دژبەرەکان بخاتە ڕوو من بڕیار نادەم قەت شتەکە بڕیارەدا ئەو شتێکەوە لە ناومە لە دڵمە لە لای خوێنمە ئەو چۆن ئافرەتێک زیگی پڕەوێ مناڵەکە ببێت ڕۆمانیش وایە قەت زۆریش لە خۆم ناکەم ئەگەر سێرم کرد بۆم نانووسرێ ئەخوێنم وازی لێ هێنم شتەکە ئیلا ئیلحاحەکە لە ناوەیەت کە هات ئەبێ بینووسم یعنی من لە ساڵی لەگەڵ ڕۆمانی ئەتوەعام لە ساڵی هەفتاویەک 6 فەسلم نووسی دوای هەموو فڕەدا وتم ناتوانانی بنووسی پێم ناخۆش و فڕەمدا چاوەڕێم کرد 10 ساڵ دوای ئەوە دەستم پێ کرد بەو پێی کە زوهدی داودی دوای ئەوەی لە ساڵی 1967 عێراق بەجێهێڵێت و ئەچێتە ئەڵمانیا لە شاری لایپزیگ یەکەمین شت کە بیری لێکاتەوە مێژووە بۆیە لە بواری خوێندنا هەر مێژووە خوێنێ و لە دواییشە لە لایپزیگ یا لە زانکۆی لایپزیگ هەر بڵین دکتۆراکەی لەسەر مێژوو ئەبێت ئەم کاریگەری لە مێژووە لە ناو ڕۆمانەکانی شیان ڕەنگی داوەتەوە بە تایبەتی لە سێینەکە خوتەی ئەو سێ ڕۆمانەکە ئیسە هەمان سێم هێشتا دەرنەچووە ئەگەڕێتەوە بۆ پەنجاکان یعنی کە ئەچووم بۆ هین من لە 54 دەستم کرد بە نووسین 55 شتم بڵاو کردوتەوە یعنی 15 ساڵم کە ئەچووم و ماڵی مامە مەثەلەن بۆ دێهات
خۆمم وەکو لە ناو ڕیاوەیە کە ئەنەوە ئەمە ڕیواەیەکە تایە ئەژیم ڕێواکی واقعیە یعنی دائم لە فکری خۆم ئەموت ڕۆژێک ئەبێ من ئەمانە هەمووی ئەبێ بنووسم بۆ ئەوە بەوەعەوە بە چاوێکی دیکە سەیری ئەو شتانەمە کرد طبیعی کە گەڕامەوە ئەو شوانە ئەم بینی یعنی وەکو وام لایەوە کە ئەنەوە من خەوێک ئەبینم بۆ من خەوێک بوو و ئەو شتانە ڕۆژ بە ڕۆژ چەند ئاچیتە عمر بەتەمەن ئەوانە وازەترە بێ لە بەردەم چاوت ڕوونترە بێ ئەو شتانە یعنی لەوەیش ناترسم کە شت لە بیرم دەرچێ يعني وەکو مسەجلە وایە لەگەڵ قسەکە هات وەریەگرمی تر ناڕوە. زۆدی داودی ئەسبح منفتحا زۆدی داودی بووە کەسێکی زۆر کراوە زۆر دیموکرات و هەمیشە دژ بە دەمارگیری بوو زۆر باوەڕی بەوە هەبوو کە نووسەری باش هەمیشە دەبێت لە پەنجەرەی ئەدەبەوە تەماشای دۆخەکان بکات بۆیە دوا بەرهەمەکانی زوهدی داودی ئەو بەرهەمانەی لە ئەڵمانیا نووسی بوونی لە چەند ساڵی کۆتایی ژیانیدا باشترین بەرهەمە ئەدەبیەکانی بوو. ڕۆمانی ئەوروپی و ڕۆمانی ئەمریکای لاتینی زۆر تەتەوری کردووە زۆر چوتە پێشەوە ئەوش عێلاقەی هەیە بە تەتەوری گەلەکە و مجتەماعەکە یعنی ئێمە ئەوان خەریکی سەقافەن ئێمە خەریکی شتێکی دیکەین ئەوەیە موشیلەکە ئێمە خۆمان ئیشغاڵەکەین بە شتێکی دیکەوە موسەساتمانش نییە یعنی تۆ بلەتی کورد نە حکوومەتی هەیە نە ینی بەڕەڵا بێخاوەن ینی ئەوە وەزە نییە ینی بڵێم وەڵا ئەمە 10 ساڵە کوردستانی عێراق حکوومەتی هەیە ئەوش لە ژێر مقاتعەیە ئەوش لە ژێر ئەمبارگۆیە ینی بەڵام دەوڵەتێک وەکو ئینگلتارە مەسەڵەن ڕۆمان دەرەچێ هونەر نییە یان ئەمریکا هەیە ڕۆمانی ئەمریکی یان ئەڵمانیا ئیمکانیات هەیە بۆ نووسەر ئێمە زمانی خۆمان نازانین بە زمانی خۆمان ناتوانین بنووسین ئەوەیە موشکلەکە ئیمکانیەتی چاپکردنیش نییە تۆ ئەڵێ من ئەنووسم بۆ کێ ئەنووسم یعنی من بەڕاستی ئەو زەمەن برادران چەند برادێک ئیلحاحیان بەمە کرد چیان بیدە بە چاپی کە با دەرچێ نەخەوێ وئیلا ینی بەزیان لە خۆم ئەپرسم تۆ بۆ کێ ئەنووسی بۆ کێ سەری خۆت ئێشێنی زوهدی داودی لە ڕاستیە لە ڕووی نووسین و لە ڕووی داهێنان و لە ڕووی هونەری ڕۆمان نووسینەوە بڵین کەسێکی زۆر گرنگە لە ناوەندی نووسینی ئەدەبی عەرەبی و ئەدەبی کوردیش ئەگەرچی بابەتەکانی زۆر کەم کراون بە کوردی بەڵام بەگشتی بڵین لە ئاستی نووسین و داهێنانی ئەدەبیە زوهدی داودی ڕۆڵیشی گرنگ و کاریگەریشی گرنگیشی هەیە بە پێی ئەوەی کە ژمارەیەک ڕخنەگری عەرەب لێکۆڵینەوەی ڕخنەیی زۆریان لەسەر زوهدی داودی نووسیوە بەڵام لەگەڵ ئەوەیە لەگەڵ ئەو ڕۆڵە گرنگەی زوهدی داودی دووباری نووسینی ڕۆمانە هەیەی هێشتا بە تەواوی لای لێ نەکراتەوە هێشتا بە تەواوی لەسەری نەنووسراوە و بە تەواوی لە ناوەندی ئەدەبی عەرەبی و ناوەندی ئەدەبی کوردیشە نەناسراوە. لێم دەپرسی دەتوانیت هەندێ نهێنی نووسین ئاشکرا بکەیت ئەو هەموو ناکۆچیە لە ڕوودا و لە کارەکتەردا چۆن دەتوانیت کۆ بکەیتەوە ئایا هەموو ئەو شتانە زادەی خەیاڵی خۆتن یان ئەو کارەکتەر و ڕووداوانە بەر ژیان و بەر ئەزمموی تایبەتیت کەوتون خۆی ئەمە عیلاقەی بە سڕێک هەیە پێ ئەڵێن سڕی داخلی ڕۆمانەکە سڕێکە سڕەکە ناتوانێت بیشایی ینی من زڵوفی من دیارە چەند زەرفێکی مۆزۆی هەیە تەسیرە من کردووە جارە لە مناڵیەوە تووشی حرەکە بوومە یانی حرەکەی سیاسی چاوم کراوەتەوە باوکم لە تەمەنا زۆر گەورە بوو ینی جیلی عوسمانی بوو باوکم ئەو لە 55 عەمری خۆی کرد عیلاقاتمان هەبوو خزممان هەبوو مامەکانم و خزم هەبوو فەلاح بوون هەمویان زۆریان فەقیر بوون
قسمێکیان فەقیر بوون، قسمێکیان دەوڵەمەند بوون، قسمێکیان ئاغا بوون. يعني تناقضات هەموو ئەبینی. ئەچمە ماڵی ئاغا کەنەوە ماڵی خۆمە خزم من ئەمانە، ئەچمە ماڵی فەلاحەکەیش ئەویش خزم من. ئەچوومە کەرکووک لێوێ خزمەکانی دایکم هەبوو، ئەوەی سەدارەچێت لە ڕۆمانی سێم. ئیختلاط دوای ئەوسا 2 ساڵ جارێ 3 ساڵ جارێ لە شارێکەوە بۆ شارەوە لە ناحەیەکەوە بۆ ناحەیەکی دیکە چوین. جارێ بە کرمانجی قسەمانەکەم جا کە هاتمە گەرمیان ئەیانگودا کرمانجەکە هات بە کرمانجی قسەمە کرد. کرمانجەکە هات. یعنی لەم لاوە عەرەب هەبوو، اختلاطمان لەگەڵ عەرەبەکان ئەکرد و فاڵچی و سەید و ئەو شتانە هاتن لە قاوە دانیشتین، لە چایخانە دانیشتین. جا منیش چونکە فزولی بووم، ینی من کابرایەکی سەیدێک زۆر برادرم بوو، چایم بۆ کردی هەدیە و مەدیە پارمەیایە، ئێعترافم پێ کرد. ڕۆژە داواتم کرد بە یەک خواردمانەوە، دەستی کرد بە ئێعترافات کرد. ڕۆمانەکانی زودی داودی بە تایبەتی سێینەکەی سەرجەمیان لەسەر ژیانی خەڵکی سادە و ژیانی میلی خەڵکی هەژارە و ویستوێتی ژیانی سادە و ئاسایی خەڵکێکی فەرامۆشتکرا و تۆمار بکات لە ڕۆمانەکانیە و لەوەشە زۆر سەرکەوتوو بۆ. بۆیە ئەتوانم بڵێم ڕۆمانەکانی زودی داودی بە تایبەتی سێینەکەی گەواهیەکی ئەدەبی و مێژوویی زۆر گرنگە بۆ مێژووییشی دیاریکراوە لە ناوچەی گەرمیانە. من ویستم بەڕاستی لە زەمان هەروب شتێک پیشان بدەم، لام وایە حتاکو ئیسا هیچ نووسەرێکی عێراقی پیشانی نەداوە. مۆزاییکێک پیشان بدەم، مۆزاییکی ملەوەن لە سیرەکەی لە هەردوو ڕێوایەکە کورد شتێکی ئەساسیە چووکە لە کوردستانە، تورکمانی تایە، عەرەبی تایە، ئەرمەنی تایە. خۆی ئەمە وەزعی مجتەماعەکەمانە. باشە من بۆچی بەس باسی کورد بکەم یان بەس باسی عەرەب بکەم و باسی ئەمانە دەکەم؟ خۆی عێراق مانای چییە عێراق؟ ئەگەر ویست عێراق بمێنێ ئەبێ ئەو مۆزاییکە بمێنێ. مۆزاییکە لا بدەی ئەبێ بە 5 پارچە، ئەبێ بە 3 دەوڵەت. ئەوای لێت. پێشتریش گوتم سەرباری ئەوەی زۆهدی داودی مەیلی بۆ ئەدەبی کوردی شەبوو، بەڵام لە ناسنامەی ئەدەبی ئەودا تەنیا چەقبەستن لەسەر کەسایەتی کورتیان عەرەب و تورکمان نابینرێت. ئەو باسی لە نەهامەتی کوورد دەکرد، بەڵام نەک بۆ لایەنێکی دیاری کراو. بە هەمان شێوە ڕێگی نەدەدا لە نووسینەکانیدا پێکاتێک بەسەر پێکاتێکی دیکە سەردەست بێت یان هاوسەنگی لەدەست بدات. لێبوردە بوو، خوازیاری پێکەوە ژیان و پێکەوە هەڵکردن بوو. سروەیەک بزوێنەر بوو، تاکو دەرونی دەوروبەر و بەرامبەری پڕ بکات لە وزەی پێکەنین و هەروەها لە بیرکردنەوە. لێبوردە بوو، بەڵام دەیگوت مەرجی سەرەکی ئەوەی ڕووداوەکان، کارەساتەکان، ستەم و بێدادیەک لە دژی کورد و کوردستان کران و دەکرێن لە بیر نەکرێن و کاریان لەسەر بکرێت. نابێ ئەو شتانە لە بیری لە دەرچێ ملەتی کورد. ئەگەر ملەتی عێراق بێت، ئەگەر بە عەرەبەوە، ئەگەر ملەتی کورد بێت، ئەو شتانە کە ڕووی داوە دژی ملەتی کوردیان، دژی عایلەیەک نابێ لە بیر دەربچێت، ئەبێ بنووسرێ. ئینجا چۆن ئەینووسی؟ ئەیکەی بە فیلمێکی سینەمایی، ئەیکەی بە مەسرەحیە شانۆ، ئەیکەی بە ڕۆمان. تەبیعی شتەکەی زۆرە، یعنی وەکو شاخێکە تۆ لەبەردەم ئەم شاخە وەستاویت ئەتەوێ سەرکەویت و لەولاوە بێتە خوارەوە بەو شاخاچێ. ئەمجا چۆ یعنی چ ڕادەیەک تۆ ئەتوانی ئەمە تەحقیق بکەیت و ئەمە کاتی ئەوێ، ینی بە سرعەت و بە عەجەلە ئەو شتە نابێ، کاتی ئەوێت و تەمحیز بکرێت. ئەمجا ئەتوانی بە شەکلێکی وەسایقی دەریکەی، وەکو وەسیقە لە کتێب، وەکو بیکەی بە فیلمی کۆمنتار، فیلمی وەسایقی، یان بیکەی بە ڕۆمان. طبیعی من هینم هەیە، ینی من لە فکرم چونکە زۆر کەسوکاری منیش توش بوون، ینی من لەو قوشبنەوە بۆ یەچم، ینی لەو دەرگاوە بۆ یەچم.
مەجال زۆرە بەڵام شەرتی ئەساسی ئەوەیە پیاوە لە بیری دەرنەچێ. من تێزی دکتۆراکەم لەسەر زودی داودیە لەسەر ڕۆمانەکانی بە دیاریکراوی لەسەر سینەی وادی کوفران. بۆچی من زودی داودیم هەڵبژارد لە ڕاستیە ئەو کاتا لە زانکۆی سلێمانی ئاراستەیەکە بوو داوا ئەکرا کە من لە بەشی عەرەبی بووم بێگومان داوا ئەکرا خوێندکاری دکتۆرە زیاتر لەسەر ئەو ئەدیبە کوردانە بنووسن کە بە عەرەبی نووسیویانە بۆ نمونە سەلیم بەرەکات محەیدین زەنگەنە زودی داودی عەبدولمەجید لوتفی و زۆری تر. لە ڕاستیە منە میز لەسەر عەبدوڕەحمان مونیب بنووسم بە تایبەتی پێنجینەکەی خۆماسیەکەی مدن الملح. بەڵام خوارێ خۆش بوو دکتۆر معروف مەرگوڵ یەکێک بوو لەوانەی سەرنجی منی بۆ زودی داودی و بۆ سینەکەی ڕاکێشا کە بۆی باس کردم زودی داودی لەبەر ئەم خاڵانە گرنگە و سینەکەی وە و لە لایەکی تر دکتۆر فایق مستەفا کە سەرپەرشتیاری تێزی دکتۆراکەم بوو ئەویش بە هەمان شێوە هانی دام کە عەبدوڕەحمان مونیب زۆری لەسەر نووسراوە. عەبدوڕەحمان مونیب لە وڵاتانی عەرەبیە دەیان بگرە سەدان تێز و ماستەری لەسەر نووسراوە و ئەمانە ڕەنگە ئێمە ئەوانەی خۆمان گرنگتر بێ و کاتێکیش من سینەکەم خوێندەوە زۆر سرم سویا باڕی زۆر سەرسام بووم بە سینەکەی. ئەو لە دژی ستەمکاری بوو، لە دژی دیکتاتۆریەت بوو، دڵی لای هەژاران بوو، بەگیانێکی نۆژەنیش مامەڵەی لەگەڵ هەموو ئەو دیوە جیاوازانەدا دەکرد. بیرۆکەی بەهرەی نووسین بۆ خۆی دێت زۆر گرنگە. نووسین بە شێوکی ڕاستەوخۆ لە ناخی نووسەرەوە هەڵدەقڵێت. کارەکە پێویستی بە ئامادەسازی و دابینکردنی کەرەستە و بابەتی دیکە نابێ تاوەکو نووسەر ئامادەی نووسین بێت. بۆیە خوا لە خۆش بوو زودی داودی ئەوەی زۆر بە جوانی فێرکردین کە نووسین بۆ خۆی دێت لی پیرۆز بێت. سەرمایەی نووسەر فزوڵەکەیەتی وە زاکیرەکەیەتی ئەبێ زاکیرەی بێ زاکیرەی نەبێ ناتوانێت بنووسێت. وەرجێڕان لەگەڵ زودی داودیە تایبەتیەکی هەبوو دەبایە قوڵ بوویتە هەیە ناو زمان هەروە ئاسان نەبوو. لای من گەیشتە ڕادەی پیرۆزی کە دەستم بۆ برد ئەوە نەبوو کە بە ئاسانی ڕستەکان تێپەڕێنی. ئەگەر زودی داودی زۆر چوو بێتە قوڵایی تەنیایەوە من لەو ڕۆمانەیە بەڕاستی چوومە قوڵایی تەنیاییەوە. مادلین بەڕووتی لەبەر پەنجەرەکە وەستا بوو. قژە درێژەکەی ناوشانەکانی داپۆشی بوو. زۆرە باوەڕی بە چاوەکانی خۆی نەکرد، بەڵام دڵنیا بوو خەو نابینێت و نایشێوێنێت. ئەوە خۆیەتی مادلینە بە ڕوخسارە جوانەکەیەوە، بە گردنە ناسکەکەیەوە، بە مەمکە خڕەکانی و بە ناوک و بە سمت و قاچ و دارستانی فیردەوسی لە ناوەندیدا. سۆراب درکی بەوەش کرد ئەو بەرامبەر بە ئاوێنێکی گەورە وەستاوە، بەڵام نازانێت چەند کاتی بەرامبەر بەم ئاوێنەیە بەسەر بردووە. دواتر و پاشماوەیەکی زۆر هەستی بەوە کرد کات زۆر بە خێرایی ڕادەکات. سەرباری ئەوەی هەموو شتێکی ڕوون و تەواو دەهاتەوە یاد، سەرباری هەموو ئەو گوشارانەی زۆریان بۆ هزر و بیری دەبرد، بەڵام ئەوەی نەدەهاتەوە یاد مادلین بۆ کوێ چوو، چۆن بەرامبەر ئاوێنەکە بزر بوو. هەرچەندە ڕۆژی دواتر و ڕۆژە یەک لە دوای یەکەکانی دیکەش هەر نەیبینیەوە، بەڵام زۆرە بۆ هەتایە لە هزری خۆیدا مادلینی لە پشت پەنجەرەکەەوە بە ڕووتی دەبینیەوە، ڕوود وەک فریشتەیەک لە قوڵایی ئاسمانەکانەوە بەرەو زەوی بێتە خوارێ.